ڕاستی بەدیهێنان و تیۆری پەرەسەندن. پەرەسەندن و قۆناغەکانی کۆرپەلە لە ئەسچی دایکدا. ئەو ئیدعایەی کە لەمڕۆوە دەکرێت بریتیە لە لەیەکچوونی نێوان کۆرپەلەی مرۆڤ و کۆرپەلەی زیندەوەرە بەڕبڕەدارەکانی دیکە، بە تایبەتی لە قۆناغە سەرەتاییەکانی گەشەکردندا. ئەم بانگەشەیەش لایەنێکی معقولی نییە. پرۆفیسۆر شەنگوڵ ڕەخنە لەمەش دەگرێت و دەڵێت ئێمە لە ئێستادا ناتوانین بزانین هێرکەیەکی پیتێنرا و تا چەند لە دانەیەکی تر دەچێت. لە بنەڕەتیشدا دەستنیشانکردنی ئەمە زۆر ئاسان نییە، چونکە کۆرپەلەی هەندێک زیندەوەر زۆر بە خێرایی گەشە دەکەن، بەڵام هەندێکی دیکەیان خاون. ئەگەر بەڕواڵەت لە ڕووی شێوەوە لە یەکچوونێکیش هەبێت، ئەوە هەروەک هەموو جۆرێکی زیندەوەر سیفەت و کرۆمۆسۆم و جین و توانا و لێهاتن و پێکاتەیەکی تایبەتی خۆی هەیە. بە هەمان جۆر خاوەنی جۆرێک گەشەکردنی تایبەتیشە. قورئانی پیرۆز دەربارەی قۆناغەکانی کۆرپەلە لە سچی دایکیدا زانیاریەکی ڕوونی وا دەبەخشێت کە زانست دوای 14 سەدە پێیگەیشتووە. لەم ڕووەوە با تەماشایەکی ئەو ئاەتە بکەین کە پەیوەندیان بەم باسەوە هەیە. ولقد خلقنا الإنسان من سلالة من طين ثم جعلناه نطفة في قرار مكين ثم خلقنا النطفة علقة فخلقنا العلقة مضغة فخلقنا المضغة عظاما فكسونا العظام لحما ثم أنشأناه خلقا آخر فتبارك الله أحسن الخالقين. سوێن بەخوا، بەڕاستی ئێمە ئادەمی زادمان لە ئاوێتەیەکی پێکاتوو لە قوڕ بەدیهێناوە، لەوە دوا لە جێگەیەکی پارێزرا و لەباردا کە منداڵدانی دایکە لە شێوەی نوتفەیەکی زۆر بچووکدا دامان مەزراندووە. دواتر نوتفەکەمان کردووە بە خۆ هەڵواسەرێک سەرمێکوتەیەک، پاشان خۆ هەڵواسەرەکەمان کردووە بە گۆشتپارەیەک. اینجا شێوازی گۆشتپارەکەمان بە پەیکەری ئێسک گۆڕیوە و بە گۆشت پەیکەری ئێسکەکەمان داپۆشیوە. اینجا لە شێوەیەکی تردا دەرمان هێناوە کە شێوەی ئادەمی زادێکی ڕێک و پێکە و ڕۆحی پێبەخشراوە. بەڕاستی خوای مەزن بەرز و پیرۆز و موبارەکە و چاکترین بەدیهێنەر و چاکترین دروستکەرە. ئەم چەند ئاەتە سەرەتای مرۆڤ بە توخمەکانی ناوخاکەوە دەبەستنەوە، یاخود ئەگەر ئەم دەربڕینە سیمبولی بێت و هێما و لە یەکچواندنی تێدا بەکار هاتبێ، ئەوە پێدەچێت مەبەستی لەو توخمانە بێت کە لە ڕێگەی خۆراکەوە دەچنە ناو لاشەی مرۆڤەوە و شلەیەک یان تێکەڵەیەکی پرۆتین دروست دەکەن و پاشان ئادەمی زاد لەمەوە دروست دەبێت. ئەم مانایانە هەردووشیان ڕاستن. پاشان ئەم شلەیە لە شێوەی ئەلنوتفەدا و لەسکی دایکدا بە چەند قۆناغێکی جۆرا و جۆردا تێدەپەڕێت. لەم ڕێگایەدا سەرەتا خوای گەورە دەیکات بە ئەلعەلەقە، واتە دەیکات بە گۆشتپارەیەکی مەیی و بە دیواری منداڵدانەوە. وشەی ئەلعەلەقە لە ڕووی زمانەوانیەوە دراوسەیەتی لەگەڵ وشەی ئەلعیلاقەشدا هەیە، واتە ئەم یەکەم شێوەیەی کە ئەلنوتفە وەری دەگرێت کاتێک بە دیواری منداڵدانەوە دەنووسێت، پەیوەندی لەگەڵ دایک و جەستەیدا دەبەستێت و لەو لاشەیەوە خۆراک وەردەگرێت. لە بنەڕەتدا قورئان هەموو ئەو دروستبوونانە دەداتە پاڵ خوای گەورە، چونکە نە ئەو نوتفە و نە ئەو پارچە گۆشتە هەڵواسراوە توانای بچووکترینی ئەم کارانەیان نییە کە پێویستی بە شعور و ئیرادە و توانست و زانستێکی بێسنوورە. هەر بۆیە ئەوە خوای گەورەیە کە هەموو ئەو کارانە دەکات. تەنها وەکو مەجاز دەتوانین بە جۆرێک باسی ئەم ڕووداوە بکەین وەک بڵێیت ئەم شتانە لە خۆوە لەسکی دایکدا ڕوودەدەن. بەڵام پەرەسەندن و ئەو زانستەش کە ئیدعای پەرەسەندن دەکات، هەموو ئەمانە دەداتە پاڵ ڕێکەوت و لە خۆوە دروستبوون و لە ئەنجامدا نەزانی و ئینکاریەکی وانیشان دەدات کە لە مێژوودا وێنەی نییە. وا هەز دەکەم هۆکاری گرنگیدانی زۆری زانستی مەتەریالیست بە پەرەسەندن هەر لەمەوە سەرچاوە دەگرێت. ئەو پارچە گۆشتە هەڵواسراوەی کە بە دیواری منداڵدانەوە نووساوە و پەیوەندیەکی بەتینی لەگەڵ جەستەی دایکیدا بەستووە، دواتر دەبێت بە ئەلموضغە
کە بریتیە لە شتێکی بێشکل و شێوەی وەک پارچە گۆشتێکی جوورا و کە هەم خڕە و هەم خڕیژ نییە. ئیدی هەندێک لە خانەکانی ئەم تۆپەڵەیەی کە لە شێوەی پارچە گۆشتێکی جووراودایە سەرەتا دەبێت بە کرکراگە و پاشان بە ئێسقان. دوای ئەوەی ئەم خانانە دروست بوون، خانەکانی ماسوولکە و بەستەرەشانە پێک دێن و ئەو گۆشتەش کە لەم خانە پێک دێت دەکرێت بەبەری ئێسقاندا. هەموو ئەمانە بریتین لە چەند قۆناغێکی وە کە تەنها دوای دۆزرانەوەی تیشکی سینی و سۆنەر زانستی کۆرپەلەزانی مۆدێرن توانیویەتی دەستنیشانیان بکات. بەڵام قورئانی پیرۆز 14 سەدە پێش و بە زمانێکی ڕوون و ئاشکرا باسی کردووە. ئەمە لە کاتێکدایە کە قورئان تەنها لە بەرخاتری سەلماندن و چەسپاندن و ڕوونکردنەوەی ئامانجە سەرەکیەکانی کە بریتین لە تەوحید و پێغەمبەرایەتی و زیندووبوونەوە و عیبادەت و دادپەروەری لە ڕێگاکانی وەک لێکچواندن و مەجاز و تێکەڵچێش و نمونەهێنانەوە و وێناکردن بەکاردەهێنێت و بە شێوەیەکی پوخت ئاماژەیەکی کورد بۆ ئەم جۆرە لە ڕاستیە زانستیەکان دەکات. بەڵام تۆمارکردنی قۆناغەکانی کۆرپەلە لە سچی دایکیدا بە زمانێکی ڕوون و ڕەوانی وەک ئەمە پێدەچێت مەبەست لێی ڕەوانەوەی هەموو ئەو گومانانە بێت کە لەم ڕۆوە دەخرێنە گۆڕێ و هەروەها ئامانج لێی دەرخستن و تۆمارکردنی هەڵەی هەموو ئەو بیردۆزانە بێت کە ئینکاری ڕاستی بەدیهێنان دەکەن. قورئانی پیرۆز پاش ئێسقانی گۆشت بەبەرداکراو دەفەرموێت: ثم أنشأناه خلقا آخر. واتە ئێمە ئەو ڕێڕەوەمان گۆڕی کە هەتا ئەو کاتە پێیدا دەڕۆیشت و گۆڕیمان بە بوونەوەرێکی تەواو جیاواز. ئەم خاڵە بریتیە لە خاڵی تایبەتبوون و سربەخۆبوونی بەدیهاتنی ئادەمیزاد وەکو بوونەوەرێکی جیاواز. کۆرپەلەی گشت بربڕەدارەکان لە 5 قۆناغی یەکەمدا واتە لە قۆناغەکانی ئەلنوتفە و ئەلعەلەقە و ئەلموضغە و ئەلعیدام و ئەللەحمدا لە یەک دەچن. ئەگەر لەم قۆناغانەدا تەماشای کۆرپەلەی باڵندەیەک و ماسیەک و مرۆڤێک بکرێت لەوانەیە زۆر لە یەکتر جیاواز نەبن. بەڵام لە ڕاستیدا ئەم لە یەکچوونە تەنها ڕواڵەتیە. سەرەتا وەکو پێشتری ژوتمان ئەم قۆناغانە لە هەندێک زیندەوەردا کورتە و لە هەندێکی دیکەدا درێژە. پاشان کۆرپەلەی هەموو جۆرێک خاوەنی کۆمەڵێک تایبەتمەندی سربەخۆی وایە کە لە دەرەوە و تەنانەت ئەگەر بچینە ناوچی دایکیشەوە نابینرێت و بە گوێرەی ئەم تایبەتمەندیانەی گەشە دەکات. تەنانەت هەموو مرۆڤێکیش لە یەکێکی دیکە جیاوازە، چونکە لە ئەنجامدا جیاوازی لە چاو قژ و لوت و لێ و باڵا و چێش و سەری پەنجە و DNA و ڕوخسار و ڕەوشت و توانا و بەهرە و لێهاتن و مەیل و هەڵبژارنەکاندا مرۆڤێکی جیاواز و تایبەتمەند پێک دەهێنن. تەنها دەتوانرێت بوترێت کە کۆرپەلەکانی جۆرێکی دیاریکرا و خاوەنی کۆمەڵێک سیفەتی هاوبەشن. بۆ نمونە لەبەر ئەوەی مرۆڤ لە جوانترین شێوەدا بەدی هێنراوە و ژیری و شعور و ئیرادە و سیفەتەکانی وەک فێربوون دوای لەدایکبوون و توانە و لێهاتنی پێشکەوتن بەهۆی ئیمان و عیبادەتەوەی پێبەخشراوە، ئەوە کۆرپەلەی هەموو مرۆڤێک بە جۆرێک پڕچەک کراوە کە بتوانێت ئەم ئامانج و مەبەستانە بێنێتە دی. سەرڕای ئەمە وەکو پێشتریش ئاماژەی بۆ کرا هەموو کۆرپەلەیەک خاوەنی کۆمەڵێک تایبەتمەندی وەهایە کە دەبێت بە هۆکاری جیاوازی نێوان تاکەکان. پرۆگرامی DNA کە زیندەوەرێک لە هەموو زیندەوەرێکی دیکە جیا دەکاتەوە لە کرۆمۆسۆمەکانیدا لە شێوەی جیندا نووسراوەتەوە. هەرچەندە ئەمە دۆخەکەیە، بەڵام کۆرپەلەی زیندەوەرە بڕبڕەدارەکان لە 5 قۆناغی یەکەمدا ئەم تایبەتمەندیانەیان لە ڕووی دەرەوەدا نابینرێت و وا دەزانرێت کە هەمویان لە یەک دەچن. ئەگەر کۆرپەلەی هەموو بڕبڕەدارەکان هەتا ئەم قۆناغە کۆپی یەکتریش بن، ئایا زانست و لایەنگرانی پەرەسەندنیش گۆڕانی لە ناکاوی کۆرپەلەی باڵندە و ماسی و مرۆڤ و جیابوونەوەیان لە یەکتری چۆن لێک دەدەنەوە؟ فەرمودە پیرۆزەکان پێمان ڕادەگەیەنن کە لەم قۆناغەدا ڕۆح دەکرێت بەبەری کۆرپەلەی مرۆڤدا و چارەنووسی لەسەر نێوچاوانی دەنووسرێت. زانستی ماددەگەرا و لایەنگرانی پەرەسەندن لەبەر ئەوەی ڕۆح و قەدەریش قبوڵ ناکەن ئەم گۆڕانکاریە لە ناکاوە و تەنانەت جیابوونەوەی شێوە و کەسایەتی تاک بە تاچی مرۆڤەکان بەچی لێک دەدەنەوە. ئەگەر ئەم جیابوونەوەیە لە ڕۆح و قەدەرەوە سەرچاوە بگرێت کە ناسنامەی ڕاستەقینە بە مرۆڤ دەبەخشن، واتە ئەگەر لەو تایبەتمەندیانەوە سەرچاوە بگرێت کە ئەو دەکەن بە ئەو، مادەم ئەم بۆچوونەش بە تەواوەتی معنەویە،
ئەوە نابێت زانست و لایەنگرانی پەرەسەندن دابنیشن و سەر لە نوێ و لە سەرەتاوە بیر لە هەموو بابەتەکانیان بکەنەوە. بە پێچەوانەی بانگەشەی لایەنگرانی پەرەسەندنەوە ئێمە باوەڕمان وایە کە کۆرپەلەی هەموو جۆرێکی ئاژەڵ و هەموو تاکێکی مرۆڤ خاوەنی ڕۆح و قەدەرێکی تایبەت بەخۆیەتی و هەر ئەمەش هۆکاری ئەو جیاوازیانەیە کە دەبیندرێت. دوای قۆناغی پێنجەم ئیدی کۆرپەلەی هەر تاکێکی مرۆڤ لەسەر ئاستی ڕواڵەتیش بەرەو تاچێتی و سیفەتە تایبەتمەندیەکانی خۆی هەنگاو دەنێت. ئەم ئاستا بریتیە لە قۆناغی بەدەستێنانی مەسەریەتی جوانترین بەدیهێنرا و ئەحسەنت تەقویم. خوای گەورە لە بەدیهێنانی مرۆڤدا و بە تایبەتی لەم قۆناغەی دواییدا خاڵی کۆتایی بەم ئاەتە پیرۆزەدا دەنێت کە دەفەرمێت فتبارك الله أحسن الخالقين. بەمەش گوزارش لە بەرزترین و گشتگیرترین پلەی بەدیهێنان یاخود گوزارش لە بەدیهێنانێک دەکات کە لە مەزنترین و بەرزترین و گشتگیرترین ئازدایە. بە کورتی چونکە لە ئادەمیزاددا ناوی پیرۆزی بەدیهێنەر ئەلخالق لە پلەی هەر مەزندا تەجەلی دەکات، ئەوە مرۆڤ بەناوە هەرە مەزنەکانی خوای گەورە پڕچە کراوە و نهێنی جوانترین بەدیهێنراوی تێدا درەوشاوەتەوە و بوونەوەرێکی زۆر ناوازەیە. لە ئەنجامدا دەتوانین بڵین لە یەکچوونی نێوان کۆرپەلەی ئاژەڵە بڕبڕەدارەکان و کۆرپەلەی مرۆڤ لە قۆناغە سەرەتاییەکانی گەشەکردندا تەنها شتێکی ڕواڵەتی و ڕووکەشیە و ئەم ڕووکارە دەرەچێش هەرگیز نابێت بە بەڵگە لەسەر پەرەسەندن. سێر جەیمس جینس کە یەکێکە لە گەردون ناسە بەناوبانگ و زانە ڕاستەقینەکانی سەدەی بیستەم و زۆرێک وەک ئاینشتاینی دووەم لێی دەڕوانن لە کتێبی گەردونی ڕاز ئامێز و جیهانی چواردەورماندا دەڵێت خەڵکی لەو زانستانەدا کە پێیانەوە سەرقاڵن فەنا دەبن. واتە مرۆڤ بە چه هونەر و لەقێکی زانستەوە سەرقاڵ بێت لەوەدا نوقم دەبێت. ئیدی بەردەوام بە گوێسکەی ئەم زانستە دەبیستێت و بە چاوی ئەو دەبینێت و بە ناوی ئەو زانستەوە قسە دەکات و هاوڕێ لەگەڵ جۆش و خرۆشی ئەودا دەژی. بە جۆرێک جەیمس جینز نمونەیەکی لەم شێوەیە دەهێنێتەوە، چونکە مۆسیقا ژەنێک گوێی بەو دەنگە ڕاهاتووەکە لە هەر یەک لە کلیلی پێنجەم و هەشتەمی پیانۆکەی بەردەستیەوە بەرز دەبێتەوە، ئەوە کاتێک بە قادرمەیەکیشدا دێتە خوارەوە لە پلەی پێنجەم و هەشتەمدا وا هەز دەکات کە گوێی لە هەمان ئاوازە. ئەوانەی سەرقاڵی زانستی ئەندازن لە ئەگەری هەبوونی بوونەوەرگەلێک لەسەر هەسارەکانی دیکە کە وەکو مرۆڤ توانای بیرکردنەوەی ئەندازەییان هەبێت بە ئومێدی ناردنی هێما بۆیان لە ئەفریقا و بیابانی گەورە و دوورگەی عەرەبیدا هەستان بە دروستکردنی شێوەی سێگۆشە و چوارگۆشە و پاشانکردنەوەی ئاگر لە ناویاندا. ئەوان لە ئەندازەدا ڕۆچوو بوون. ئەوانەی بە جددی سەرقاڵی ماتماتیکن بانگەشەی ئەوە دەکەن کە سەنعەتکاری گەردون بوونەوەرانی بە گوێرەی پێوەرە ماتماتیکیەکان بەدیهێناون. هەرچی داروینیشە بە درێژایی ژیانی سەرقاڵی ئاژەڵ و پاشماوە بەبەردبووەکانی ئاژەڵان بووە، لەبەر ئەوەی نەیتوانیوە بچێتە دەرەوەی ئەو بازنەیەی کە پێوەی سەرقاڵە. ئەوە لە پەنجەرە و چاویلکەی ئەم بازنەیەوە بۆ بوون و بەدیهاتن و هەموو شتێکی ڕوانیوە و بە مەبەستی سەلماندنی بیردۆزەکەیشی پەنای بۆ ڕاوەگەلێکی وەها بردووە کە ژیری و لۆژیک و زانست قبوڵیان ناکەن. ئەوانش کە بە پێداگریەوە بە وێنەی دۆگمایەک باوەشیان بە تیۆریەکەیدا کردووە و هەوڵی سەلماندنی دەدەن لە هەمان دۆغدان. جەیمس جینز بەم بۆچوونەی سەرەڕای سوودە زۆرەکانی سەرنج بۆ لای ئەو مەترسیانەش ڕادەکێشێ کە پسپۆڕی و چڕبوونەوە لە لقە جۆراوجۆرەکانی زانستدا لەگەڵ خۆی دەیانهێنێت.